هەندێکیش خۆیدا بەر پرژەی دەنێژەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی ئەو پرژەی بەر بکەوێ، چونکە ئەوە بەرەکەتی پێوەیە. هەر شتێ تمان قاعیدەیە بە جەسەدی ڕەسوڵ الله بوو بێ صلی الله علیه وسلم تەبەڕوک پێوەی جایزە، سەحابە کردوێتی. هەر شتێ ملزم بوو بێ بە جەسەدی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم تەبەڕوک پێوەی جایزە، سەحابە کردوێتی، قەدەغە ناکرێ و حرامیش نییە. باشە بەڵام ئەبێ ثابت ببێ ئەو شتە بە جەسەدیەوە بۆ تۆ نعلەکەیەنی کەس نازانەی کێیە جێگیر بێ ئەمە نعلیەوە بووە، ئەمە جێگیر بێ عەمامەیەوە بووە، بە سەنەد جێگیر ببێ لە لای حوفاظەکان ئەهلی ثقە کە ئەمە هی ڕەسوڵ الله بووە صلی الله علیه وسلم و بە جەستەیەوە بووە. تاڵەموویە گەیەنی ئەبێ جێگیر بوو بێ بە سەنەد ئەمە تاڵەموویەوە. باشە لە دوای وەفاتی خۆشی تۆ توانین تەبەڕوکی پێوە بکەی. سەحابەکان بە قژی ئەوە تەبەڕوکیانە کرد لە دوای وەفاتی خۆی بەمووی ئەوە. عایشە خاتون لە صحیح مسلمە هاتووە بە جلەکەی بەری تەبەڕوکی کردووە، عەباکەی هێنا ئەسمائی ژێگێڕێتەوە، هەڵمانە کێشا لە ئاو ئاوەکەیمانە خواردەوە نەخۆشیمان چاکە بووە، ئەمە کێشەی نییە. بەڵام لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە بۆ هیچ کەسێ نییە، بۆ خەلیفەکانیش نەبووە. کەس نەچوە تەبەڕوک بە ئەبوبەکری سیدیقەوە بکە، بە عومەریەوە بکە، بە عوثمانیەوە بکە. تۆ چی دێساتەوێت تەبەڕوکت پێوە بکرێ؟ تفکەیتە دەمی خەڵکە و قاچ و دەست بلێسنەوە ئەوە گومڕاییە و ئەوە لە دین دەرچوونە، چونکە یەکسانکردنی ئەو شەخصەیە بە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم کە خولەفا وایان نەکردووە، خۆیان یەکسان نەکردووە بە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم، نەشیان هێشتووە کەس یەکسانیان کا بە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم. جاگەر یەکێ هات ئەم دەلیلانەی بۆ هێنای وتی ئاوا سەحابە تەبەڕوکی کردووە بە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم، منیش دەیکەم بە فڵانە شێخ و فڵانە مێخەوە، پێی بڵێ سەرت دای لەبەر ئەو تەبەڕوکە لە دوای ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بۆ سەحابەش نەبووە، کەس بە ئەبوبەکر و عومەر و عوثمان و عەلی شەوە نەیکردووە، تۆ چیت پێوەت بکرێ؟ باشە ئەبەوە بۆ خۆی دەمکوتیکە.